ئەمڕۆ ئێمە لەگەڵ چەند برایەکی بەڕێز وەکو وەفدێکی کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر سەردانی دوو حزبی کوردستانی سووریامان کرد، سەردانی حزبی دیموکراتی کوردستانی سووریا و حزبی وحدەی دیموکراتی کوردی سووریامان کرد بە بوونەی ئەو بوومەلەرزەیە کە لە خۆر ئاوا ڕووی داوە کە ئەوانیش لەوێن دەرێ هەوادار و ئەندامیان بەرکەوتووە. پرسە و سەرخۆشی و هاوخەمی سەرۆک و سەرکردایەتی کۆمەڵی دادگەریمان پێڕاگەیاندن. دوعای خێرمان بۆ مردوەکان کرد کە خوا عەفویان کە و شیفاخوازیشمان بۆ زامدارەکان کرد. ئیتر بەو بۆ نێوەیە سەردانمان کردن و لە هەمان کاتیشدا ئامادە باشیمان دەربڕ بۆ هەر شتێک کە بە کۆمەڵی دادگەری بکرێ و داواکاریشین خەڵک ئەوەی لە توانای داهەبی بە تایبەتی کۆمەلگەی نێودەوڵەتی هاوکاری بڵێن بوومەلەرزەکەی تورکیا و سووریا بکات.